بەڕێزان سڵاوتان لەبێ من محەممەد جەباری لە میانەی پرۆگرامی بە کوردی خۆشحاڵم جارێکی تر ئێمە و ئێوە بە گەشتینەوە لە چوارچەوەی ئەڵقەیەم جاری پرۆگرامی بە کوردیدا هەڵوەستاکەین لەسەر یەکێک لەو پێداویستی گرنگانەی کە مرۆڤ و کۆمەلگا پێویستی پێێتی هەروەها پرسێکی گەرمی ڕۆژە ئەویش مەسلەی چاکسازیە بەڵام ئێمە لە ڕوانگەیەکی دیکەوە یاخود لە گۆشەنیگایەکی دیکەوە لە مەسلەی ڕوانین ئەویش پێویستە بە ئاماژە ئاینەکانی چاکسازی بۆیە لێرەوە پێویستە ئێمە چەند پرسیارێک بۆژێنین وەکو ئەوەی ئایا ئێمە چۆن ئەتوانین سوود لە ئاین وەربگرین بۆ چاکسازی و ئایا دژەکانی چاکسازی لەناو خودی ئایندا چین و ئایا نمونە سەرکەوتەکانی چاکسازی لە مێژوودا کامانن و هەروەها ئێمە چی بکەین بۆ ئەوەی لەناو پرۆسەیەکی بەردەوام دابین لە چاکسازی بۆ ئەوەی زیاتر لەسەر ئەم پرسە ڕابوەستین واشەنوکەوی بکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سدیق لەو بارەوە گفتوگۆ دەکەین مامۆستا سڵاوی گەرم لێبێ هەمیشە کاتت باش بێ زۆر سپاس مامۆستا هەڵبەت بینانی بەڕێز ئێمە کۆمەڵێک میوانی بەڕێز لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە بەشدار دەبن بە سەرنج و پرسیارەکانیان و ئێستا حوزوریان هەیە ئێمە بە خێراتنیان دەکەین بەخێر بێن سەر چاو خۆشحاڵی مامدمتان زۆر سپاسان دەکەین هەڵبەت مامۆستا ئێستا گەڕێنەوە لای جەنابەت بۆ ئەوەی کە باس لە پرسی یەکەمی ینی مەسلەی ینی مژاری بابەتێکی خۆمان بکەین کە پێویستە بە سوود وەرگرتن لە ئاین ئەگەر ئێمە سەیری ئاین بکەین ئەبینین مەسەلەن ئاین زۆر بابەتی تایە باسی چاکسازیەکە ڕەنگە پرسیارێک بە شێوەیەکی تر بێتە گۆڕێ بڵێن ئێمە کە ئەڵین سوود لە ئاین وەرگین بۆ چاکسازی باشە خودی ئاین هەر بۆ چاکسازی نهاتووە ئەسڵەن بۆ هاتوو مرۆڤەکان بخاتە سەر ڕێگی ڕاست و دروستی تر ئەو کاتە هەر بۆ خۆی ئاین بۆ خۆی هەموو چاکسازیە ئێمە چۆن دەتوانین سوودی وەک بەڵام پرسیارەکە ئەوەی ئێمە چۆن دەتوانین بە عەمەلی سوودی لێ وەربگرین ڕاست بەناوی خوای بەخشندەی میهرەبان ئاین کۆمەڵێک ڕێنمایی ئەدە بەڵێ ئەم ڕێنماییانە دوجار پێویستی بە وردکردنەوە هەیە بۆ بە یاساکردن چونکە دوجار کۆمەڵگە لەسەر یاسا دەبێ بڕوا بڕێەوە ئاین بۆ کەسانێک بە شێوازێکی چۆنەڵێ ئارەزوومەندانە دەتوانن ئاین قبولکەن و پەیڕەوی ڕێنماییەکانی بکەن ئیدی ئەمەش تەنها و تەنها لەبەر خوددا دەیکەن ئەم کارە خەڵکێکی تریش لەبەر ئەوەی ئاین بە زۆر ناسەپێنرێ پەیوەست نابێ بەو ڕێنماییانەوە کەواتە تۆ لە بوارە ئاینەکە ناتوانانی خەڵک پابند بکەیت لە چیدا دەتوانی خەڵک پابند بکەیت لە کۆمەڵگەیەکدا دەژی یاسا کەواتە ئاماژە قورئانیەکان دوو جۆرن جۆرێکیان ئەوەیە کە ڕێنماییە بۆ کەمینەیەکی ئاقڵی پێگەیشتووی تێگەیشتوو کە هەر ڕێنمایی بەسە بۆ ئەوەی کە هەستێ بە کاری چاکسازی یا هەستێ بە هەر کارێکەوە چاکە بەڵام زۆرینەیەکی زۆر لە نێو کۆمەڵگەدا هەیە نەبەمانە ئەوەی ئاقڵ نین و تێگەیشتوو نین و پێگەیشتوو نین بەڵکو ئەو ڕێنماییە ئاینیانە زیانیان پێدەگەیەنێ ئەگەر بێت و وە خۆی جێبەجێ بکرێ لە زیانی ئەوەندا دەشکێتەوە چونکە ئەو جۆرە کەسانە حەزیان بە یاسانیە حەزیان بە ئاینیش نابێت کەواتە لەم حاڵەتەدا ئاین ئەتوانێت ڕێنمایی بە یاساناسان بۆ ئەوەی پێیان بڵێ یاساکانتان لەبەر ڕۆشنایی ئەم ڕێنماییانەدا دابنێن تاوەکو بتوان لەگەڵ کۆمەڵگەدا مامەڵە بکەن بۆ نمونەیەک وەرگرین بۆ چاکسازی لە بواری قورئاندا بۆ نمونە بڵێن یوسف سەلامی خۆی لەسەر دێ بۆ کۆمەڵگەیەک لە نێو کۆمەڵگەیەکدا بارودۆخ بە جۆرێک تێک چووە کەس ئامادە نییە پۆستی تێدا وەربگرێ کەس ئامادە نییە پۆستی تێدا وەربگرێت چونکە بارودۆخەکە لە ئاستێکدایە وەکو بڵێ هەموو ئەو کەسانەی تر پێیان وایە چاک ناکرێت جا هەر لە سوورەتی یوسف ئەومان بۆ دەرەکەوێ کە پۆست وەرگرتن لە زمانی خۆشیدا هەموو کەس شەڕی لەسەرە هەموو کەس شەڕی لەسەرەکە لە زمانی خۆشیە پۆستێکە و پلەپایە و پێگەیەکە و پارەیە و ئەوشتانەیە خەڵک شەڕی لەسەرەکە خۆشەویستە بەڵام لە سوورەتی یوسفا بۆمان دەرەکەوێت لە ڕۆژی تنگانەدا کاتێک کە پۆست لەوپایی پۆستەکە زۆر نەبێ ئیمتیازاتی ئاسایی بێ یعنی وەکو خەڵکێکی ئاسایی موچەوەی بە کەسێک ئەو کەسە چێن دێنە پێشەوە بۆ چاکسازی و چاککردن ئەو کاتە دەرەکەوێت بەڕاستی ئەوانە چێن کەواتە لە سەردەمی یوسفە کە بارودۆخ بەو شێوازە تێکەچێت کە جۆرێک لە چۆن ئەڵێ برسێتی بەڕێوەیە جۆرێک لە نەبوونی و نەداری بەڕێوەیە کەس ئامادە نیە ئەو پۆستە وەربگرێ بەڵام لەو کاتەدا یوسف دێ ئەڵێ اجعلنی علی خەزائین الأرض إنی حەفیظ علیم ئەم دەستەواژەیەی من کەسێکی پارێزگارم پارێزەرم شتە پارێزم شتەکان وەکو خۆیان ئەپارێزم لە ئەمان کاتیشدا زانە یعنی زانابوون و پارێزەربوون ئەم دوو پارێزەری ئەمانەتە ئەم دوو سیفەتە کە ئەڵێ من هەمە خۆی عەرزەکە
لە زمانێکە ئەم ئەوەی ویستووە کە خەڵک لە پۆستەکان ڕای کردووە کەواتە سەرەتای چاکسازی ئەومان پێ دەڵێ چاکسازی پێویستی بە مرۆڤی نوێ یا بە مانایەکی تر چاکسازی پێویستی بەو کەسانە هەیە کە لە کاتی تنگانەدا دێنە پێش ئامادەن ئەو بارودۆخە هەوڵ بن چاچی بکەنەوە ئەوانەی دەستیان هەبووە ئەو وەزیرەی ئەو بەڕێوەبەرە گشتیەی ئەو بەڕێوەبەرەی ئەو فەرمانبەرەی کە دەستی هەبووە لە گەندەڵێکەدا ناکرێ هەمان ئەوە بتوانێت چاکسازی بکاتەوە جارێکی تر چونکە چاکسازی لە بەرژەوەندی نییە کەواتە هەمیشە چاکسازی بە کەسانێک دەکرێت لە کاتی تنگانەدا کە دێنە پێش لە کاتی تنگانەدا دێنە پێش جا ئەو کۆمەڵگەی پێمان دەڵێ ئەوەندە بێئاگا بووە لە کەسە چاکەکانی ناچارە بێ کەسێکی وەکو یوسف خۆی هاوار بکە بەڵێ خەڵچینە من کەسێکم پارێزەرم من کەسێکم زانام من کەسێکم ئەتوانم ئەوەتان بۆ چارە سەرکەم هاوارکردنی ئەموو بەدەم خۆی بەدەمی خۆی بیڵێ بەڵگەی لەسەر ئەوەی کە کۆمەڵگە کەسە چاکەکانی خۆی ناناسێ کۆمەڵگەی ئێمەش ئێستا وایە کۆمەڵگەی ئێمە ئەوانەی کە کاری گەندەڵیان تیا کردو دەرکەوتون بەس ئەوانەی کە ئەتوانن چاکسازی تیا بکەن شاراون ینی تا ئەگاتە سەردەمێک وەکو یوسف مەگەر خۆیان هاوار بکەن لە کاتێکا توانەشیان هەیە ئەو چارەسەر بکەن کەواتە بە پلەی یەکەم ئێمە گەبچینە چاکسازی و تەنها سوورەتی یوسف وەربگرین وەکو هاوشێوەی وڵاتی ئێستەی ئێمە بۆمان دەرەکەوێ بە پلەی یەکەم چاکسازی پێویستی بە کەسانێکە کە لە ئاستی بەرپرسیارەتی بن لە کاتی تنگانەدا خەمی ئەم وڵاتە بخۆن لە کاتێکا کە کەس چارەسەری پێنی ئەوان بێنە پێش لە حکوومەت ئەوە پێویستە بە دوای ئەو جۆرە کەسانە بگەڕێ بە پلەی یەکەم دەرفەتشان پێ بەدڵنیای بە پلەی دووەم پێویستیمان بەوە هەیە حکوومەت بە دوای کەسانێکەوە بێت لەو جۆرە کە پلانیشان پێبێ تۆ لە یوسف چی فێربووی لە یوسف ئەوە فێربووی کە پلانێکی سێگۆشەی هەیە بە پلەی یەکەم ئەڵێ ئێوە پێویست بەوە ئاکاکەوا دەستکەن بە چاندن بۆ نمونە ئەمە چییە بەرهەمهێنانە کەواتە بە پلەی یەکەم ئەمان باتەوە سەر ئەوەی کە کۆمەڵگە پێویستی بەوە هەیە بەرهەمی هەبێ لە هەمان کاتدا پێویستی بەوە هەیە لە حاڵەتی دووەمە چی بکە بەشێک داهێنانی فکرەی داهێنانی بیرۆکەی سایلۆ لە یوسف فێری دەبین ئەو سایلۆی کە ئێستا دروست دەکرێت لە یوسف فێری دەبین کەواتە بەشێک لەو خواردنەیەکەوە بەرهەممان هێناوە دەیخۆین بەشێکی دیکەشی لێ هەڵدەگرین ئەمە پاشەکەوتکردنە نەک پێویستیمان بە پاشەکەوت هەبێوک ئەم پاشەکەوتە خراپی کە ئێستا تووشی بووینە ئەمە حەقیقەت لە سەردەمی زوودا ئەبوایە پاشەکەوت بە جۆرێکی تر بواە تاوەکو لە کاتی ئێستادا لێمان نەبڕێ اینجا لە یوسف فێر دەبین جارێکی تر لەو پاشەکەوت کراوە چۆن بەکاربێنینەوە جارێکی تر بۆ بەرهەمهێنان جارێکی تر لەوێەوە بەکاری بێنەوە بۆ دووبارە چاندنەوەی ئەمە ئەم سێ کوچکەیە پێمان دەڵێ ئەم قسەیە هەر بۆ چاندن نییە بۆ هەموو بوارەکانە پێویستیمان بەوە هەیە لە هەموو بوارەکان ژیاندا لە هەموو وەزارەتەکانە هەموو وەزارەتێکە بێ بەرهەمێکی هەبێ هەموو وەزارەتێکە بێ بەرهەمێکی هەبێ گە بەرهەمی نەبێ بۆ وەزارەت دوو ئەم بەرهەمەی کە هەیەی بەشێکی ئەبێ لێ پاشەکەوت بێ هێزە زانیاریە ئەبێ لێ پاشەکەوت بێ دووبارە ئەتوانێ ڕیوزی بکاتەوە دووبارە بەکارهێنانەوەی ئەو زانیاریانەی ئەو شتە پاشەکەوت کراوانەی کە هەیەی بۆ خولێکی دیکەی کارکردن خاڵی سێم لە یوسفە بۆمان دەرەکەوێت لە سوورەتی یوسفە بۆمان دەرەکەوێت چاکسازی بە ناومێدکاران ناکرێت مەگەر خەڵکێکی زۆری وامان نییە ئێستاکە فەرمانبەرن لە دام و دەستگاکانی حکوومەت ئەوان خەڵکیان ناومێت کردووە ئەوان بە ئێمەمانانەڵەن کاکەوە قسەی چیەکە بە تۆ چاکە بێ ئەم قسانە بۆ چی ئەەکەی خۆت بۆ چێمان دوو ئەەکەی ئەوانە چاکسازیان پێ ناکرێت ئەوانەی کە ناومێدی لە نێو کۆمەڵگە بڵاوەکەنەوە ئەڵێن ئەم کۆمەڵگەیە قەت چاک نابێت لە داعش کەمتر نین مەگەر داعش چی پێکردوین داعش ئەوەی پێکردوون کە کوشتنی و ژیانی لێ سندوینێتەوە مەگەر ناومێدکاران و گەندەڵکارانیش هەر ئەومان لێ ناکەن کە ئەیانێ ژیانی ئێمە تێک بن کەواتە ئەوە کە یوسف بە کۆمەڵگەی گوت ثم يأتي من بعد ذلك عام فيه يغاث الناس وفيه يعصرون ئەڵێ ئیدی لە دوای ئەم قۆناغش کە ئاوها بەسەری دەبین و بەم پلانە پێیدا دەڕۆین ساڵانێکی دیکەش دێ کە تیایدا خەڵک ئەگاتە ئەو ئاستەی بەروبوومی ئەوەندە زۆر بێ بە شێوازێکی جوانتر بەکاری بێنێ بە شێوازێکەوە هەندێک وەکۆڵێ شتی جوانتری لێ دروست بکە ئەم ئومێد پێدانە لەلایەن کەسی چاکسازەوە زۆر گرنگە بۆ کۆمەڵگە کەواتە گشت ئەوری جنانی لە دەوڵاتی ئێمە کارەکەن بۆ چاکسازی نابێت کەسانی ناومێد بن نابێت کەسانی بێن ناومێدی بەخشنەوە نابێت کەسانی بێ ئەومان پێ بڵن کە چاکسازی مەحاڵە و ناکرێت لە کاتێکە بەدیلشی نێمەوەی چێکی ینی یان چاکسازی ئەوە لەو دروشمە زیاترمان چاکسازی چاکسازی
خاڵی چوارەم و کۆتایی لەم بابەتە لە سوورەتی یوسف بۆمان دەرەکەوێ خۆ ئەبێ چاکسازی کاتێکی دیاریکراویشی هەبێ زەمن لە بەردەمی ئەو کەسانی کە پرۆسی چاکسازی ئەنجامەدەن زەمن کراوە نییە حکوومەتێک کە 4 ساڵ جارێک هەڵی دەبژێری و دێتە پەرلەمان و بەرنمەکەی خۆی دەهێنێ و دەستی دەخاتە سەر قورئان و سوێن دەخوا بۆ ئەوەی کەوا بەڵێم با لە بەرامبەری پەرلەماندا بە نوێنەرانی گەل کە ئەم بەرنمەی من جێبەجێ دەکرێت لە ماوەی چەند لە ماوەی 4 ساڵ بەرنامەی حکوومەت بۆ ماوەی هەڵبژاردنەکەیەتی زۆربەی حکوومەتەکان 4 ساڵە کەواتە بێت لە 4 ساڵە جێبەجێ بکرێت ئەم لیژنە و بۆی باسی ناومێدەکە بەستمەوە بەمەوە بۆیە خەڵک لەڵاتی ئێمە بڕای بە لیژنە و لیژنەکاری نەماوە تاوای لێ هاتووە دەڵێن ئەگەر ویستت کارێک ئەنجام نەدرێ بیدە بە لیژنە و بیسپێرە بە لیژنە ئەبێ ئەمە هەڵوەشێنینەوە ئەم قسەیە بەچی هەڵی وەشێنینەوە بەکردەوەی چاک ئەبێ ئەو لیژنانەی کە کاری چاکسازی ئەکەن زەمنێکمان بنێ زەمن لە قورئاندا زۆر گرنگە بۆیە لە یوسفە بۆمان دەرەکەوێ فەرمێت تەزرعونە 7 سنین دەئەبە 7 ساڵ ماندوو دەبن بە چاندنەوە ئەم دیاری کرد ئیتر تۆ بیرەکەیتەوە کەوا ئەم مدەتە ناخۆشیی ئێمە تایەن پلانێکمان بۆی داناوە پلانەکە 7 ساڵە خایەنێ کەواتە زانینی ئەوەی کە پلانی ئێمە 7 ساڵە خایەنێ ئومێدێکمان پێدا لە ساڵی 8 دنیا بە جۆرێکی ترە گۆڕێ بەڵام ئەگەر بێت و تۆ هەر ئومێد ببەخشیتەوە پلانەکەت زەمنێکی دیاریکراوی بۆ نەبێ و دەستت کراوە بێ قەت چاکسازی ئەنجام نادرێ بەم شێوازە ئەوانەی لە بەردەمی سولەیمانە ئیش دەکەن عەلەیهی سەلام جارێکی تر لە سوورەتی چۆنە لە پێغەمبەر سولەیمانەوە فێر دەبین یعنی لە سولەیمانەوە چی فێر دەبین ئەوە فێر دەبین یەکێک لە کار بەدەستەکانی یەکێک لە بەردەستەکانی سولەیمان دەڵێ من ئەتوانم کورسیەکەی بەڵقیست بۆ بێنم لە کاتێکی دیاریکراودا کاتەکە چەنە ئەڵێ قبل ئەن تەقومە من مەقامیکە هەر ئەوەندەی کە دانیشتووی هەستیتە سەر پێ چەند چرکەیە لەو مدەیا بۆ دێنم وئینی عەلەیه لەقەوی ئەمین من بەهێزیشم و ئەمینیشم وانە پاک دەستم دەست پاکم لەگەڵ ئەم دوو سیفەتە باشەشا و لە مدەیەکی دیاریکراوە کە بریتیە لە چەند چرکەی نێوان دانیشتن بۆ هەستان وقال الذي عنده علم من الكتاب ئەوەی کە زانستی هەبوو ئەو چی گوت ئەنا ئاتیکە به قبل ئەن يرتد إليك طرفك من لە چاوتروکانێکە چاوتروکان چەند بەشێک لە چرکە بێ ڕەنگە کەواتە لێرەدا منافەسە لە کاتە دوو کارمەندی تۆ ئەیانەوێ کارێکت بۆ ئەنجام بن لەو حاڵەتەدا تۆ پێویستیت بکاتە پێویستیت بە هیچ کرایتیریایەک پێویستیت بە معیارێکی دیکە نییە کەواتەمان هەمووی ئاماژەی قورئانین چاکسازی پێویستی بە کەسێک هەیە چاکساز بێ خۆی بێتە پێش بیهێنینە پێش ئومێد بە خەڵک ببەخشێ پلانی هەبێ لە هەمان کاتیشدا کاتێکی دیاریکرای بۆ چاکسازی جوانە مامۆستا ئێمە خاڵێکی ترمان مامۆستا لێرە ئێمە کە چاکسازی دەست پێکەین بێگومان لە پاڵەوە کۆمەڵی خەڵک دژی چاکسازیە بن یاخۆ دژەکانی چاکسازی ڕاستە ئایا ئەم دژانە مەسەلەن بۆچی دژی چاکسازی وە دژەکانی چێن و چۆن بیان ناسینەوە و چۆن بتوانێت هێزی باڵا دەست ینی ریفۆرم خواست با بڵێن چاکسازی خواست زاڵ بێ بەسەر ئەوانەی کە دژەکانی چاکسازی بەڵێ بە پلەی یەکەم کەوتت چاکسازی ئەگە پێچەوانەکەی گەندەڵی بێ کەوتت ئیسلاح لە قورئاندا لە هەموو قورئاندا بگەڕی پێچەوانەی ئیسلاح الفەسادە پێچەوانەی الئیسلاح الفەسادە یصلحون عکسەکەی یفسدون والله يعلم المصلح مفسد من المفسد ئەمە جارێکی تر مفسد و مصلح خوای گەورە بەرامبەر بە یەک هێناوێتەوە کەواتە دەستەواژەکانی چاکساز بەرامبەر گەندەڵکارە ئەوانەی چاکسازی دەکەن بەرامبەر بەوانەیە گەندەڵکاری دەکەن ئەوەی چاکسازی دەکا وەکو تاکێک بەرامبەر بە تاکێکە کە گەندەڵکاری دەکات کەواتە بە پلەی یەکەم ئەوەی لە بەرامبەری چاکسازی دەوەستێتەوە گەندەڵکاران ئەوەی چەند ساڵە بە گەندەڵکاری سوودی لەم وەزعە بینیوە سوود و قازانجی لەم بارودۆخە بینیوە بەرامبەر بە چاکسازی دەوەستێتەوە جا بوارەکانی چاکسازی چەندن بوارەکانی گەندەڵکاریش ئەوەندەن ئەگە بڕوانیتە قورئان ئاماژەی کردووە بە جۆرێک لە گەندەڵکاری هزری گەندەڵکاری سیاسی گەندەڵکاری ئابووری گەندەڵکاری زانستی زانست بۆ بوارێکی تر بەکاردێنی لە بەرژەوەندی مرۆڤایەتیان نەبێ بە هەمان شێوە گەندەڵکاری دارایی گەندەڵکاری ئەخلاقی گەندەڵکاری لە بواری ژینگەی گەندەڵکاری لە بواری سەربازی هەموو ئەمانە ئاەتی زۆرن لە قورئاندا ئاماژەی پێکراوە کەوتە چاکسازی ئەبێ هەموو ئەو بوارانە بگرێتەوە ناکرێت چاکسازی لە بوارێکی دیاریکراودا بکەیت چونکە وەک گەندەڵکاری بازنەیە کە یەکتریان تەواو کردووە لە سەرەتا بیرۆکەیەک بووە ئەنجا وەزیرێکی خراپ بەو شێوازە لە سەری ڕۆیشتووە
ئەنجا وەزارەتێک توش بووە ئەنجا هەموو فەرمانگەکانی سەر بە وەزارەتە توش بوون ئەو وەزارەتە پەیوەندی بە وەزارەتێکی ترەوەی ئەویش ئەوی توش کردووە بەم شێوازە ڕۆیشتون بوونە بە یەک بازنە کە دەستت پێ کرد ئەبێ هەمووی دەست پێ بکەیتەوە کەواتە بە پلەی یەکەم گەندەڵکاران و ئەوانەی نابێ بڵم خێریان لە گەندەڵکاری دیوە بێ بڵم ئەوانەی کە خراپ سوودمەند بوون لە گەندەڵکاری هەموو ئەوانە دژەوەستەوە خاڵێکی تر کەلتوری ئێمە بۆ چاکسازی کەلتورێکە ئەوەی تەمەنی منی هەبێ ئەوانەی ئێستا لە حکوومەتە ئیشەکەن و ئەوانەی ئێستاکە چۆنە لە بواری کاری گشتیدا کار دەکەن لە لای حکوومەت تقریبا ئەوانن کە تەمەنیان وەکو من و کەمتر و زیاترە ئێمە ئەو نەوەیەین کە پەروەردە بووین بە زانست و بە فەرهەنگی سەردەمی خۆمان ئەو گەنجانە نازانن فەرهەنگی سەردەمی ئێمە وشەی ئیسلاح بێزراو بوو سەردەمی ئێمە سەردەمی خەباتی شۆڕژگێڕی بوو بدوتایە شۆڕژگێڕی پێچەوانەی شۆڕژگێڕی بریتی بوو لە ئیسلاح یعنی چونکە ئێمەمانویست ڕژێم بڕوخێنی پێشمەرگەمان لە شاخ بوو چاکسازی لە ڕژێمی بەعز بە ئێمە ناکرا لەبەرەوە هەموو دروشمی حیزبە سیاسیەکانمان بریتی بوو لە کاری شۆڕژگێڕی بۆیە ئێستا زۆرێک لە گەنجەکان ناومێدە بن ئەڵێن ئیسلاح و چاکسازی سوودی نیە ئەوێ شۆڕش بکەین بۆ وای لێ هاتووە ئەو لەوە سەرچاوی گرتووە ئەگە بڕوانی کتێبەکانی سەردەمی ئێمە المەوسوعە السیاسیە هەبوو مەوسوعەت السیاسە بڕوانی تە فەرهەنگی نوێ چاپی ساڵی 84 کە ئێمە ئەمان خوێندەوە بڕوانی تا کۆمەڵێک کتێب لەو سەردەمە هەبوو دەربارەی چۆنەڵێت فەرهەنگی زاراوەکان هەمویان ئەڵێن چی ئەڵێن ئیسلاح بریتیە لە پینەکردن ئیسلاح بریتیە لە کاری خۆ بەدەستەوە داوان ئەو کەسانی خۆیان بەدەستەوە ئەدەن بە دوای ئیسلاحەوەن شۆڕژگێڕی کاری مرۆڤە مەزنەکانە سەر و ژۆرکردنی ئەو سیستەمە بریتیە لە کاری شۆڕژگێڕان یعنی کەواتە ئەمە خۆی لە خۆیدا کە دێتە سیستەمی دیموکراسی لە سیستەمی دیموکراسی چونکە خەڵک تۆی کردو بە وەزیر لە ڕێگەی حیزبەکەت و حیزبەکەتی هەڵبژاردووە خەڵک دەنجی بەو حیزبە داوە کەواتە پێویستیمان بە شۆڕش نییە هەر پێویستیمان بە چاکسازی هەیە بۆ چونکە لە ماوەی 4 ساڵی ترا دەنگ نادەین بەو حیزبە دەنگ نادەین بەو نەفەرانە بەو کەسانی کە لە نێو ئەو لیستەدا هەن کە ئەو کەسانە سەرکەوتو نەبوون لە کارەکانیانە جارێکی تر دەنگیان پێ ئەمە کەواتە ئەبێ جارێکی تر ئەم بینەوە سەرم دەستەواژانە ئەوەی کە دوژمنی چاکسازیە زاراوە و پێناسە کۆنەکەی چاکسازیە پێناسە کۆنەکەی چاکسازی دش بە چاکسازی ئەوەستە دەڵێ لە فەرهەنگی نوێدا ساڵەکانی هێشتا دەڵێت چاکسازی وەکو ئەو دارانە وایە خانوویەک دەیەوێ بڕوخێتەوە بە تەمای هەندێک دار و دنگە بخەیتە ژێری بۆ ئەوەی نەڕوخێ ئەمە هیچ چارەسەر نییە کەواتە ئەم نەوەیەی کە ئێستاکە لە حکومدان و کار دەکەن بەشی زۆریان وەزیر و بەڕێوەبەری گشتین هی ئەو سەردەمەن خۆیان بڕۆیان بە چاکسازی نییە خۆیان دەزان ئەگەر هەندێکیان لە شوێنی خۆیان نەگۆڕی پۆستەکانیان لێ نەسێنیتەوە نەیان گۆڕی چاکسازی لەوێدا دروست ناوێت کەواتە ئەمانە ناتوانن چاکسازی بکەن ئەمە جارێکی ترە کەواتە بێ مانای پیرۆز بوو مانای جوانی چاکسازی بێنی و جارێکی تر چاکسازی کاری پێغەمبەران بووە چاکسازی کاری پێغەمبەران بووە چاکسازی ئەوەیە کەوا پزیشکەکان نایانەوێت نەخۆشەکان بکوژن ئەیانەوێت نەخۆشیەکە بکوژن کاری پزیشک ئەگەر کوشتنی نەخۆش وایە بۆ هەمویان لە بەندیخانە بنین کاری پزیشک بریتە لە کوشتنی نەخۆشیەکە بۆ هێشتنەوەی نەخۆشەکە کەواتە چاکسازیش بریتە لە هێشتنەوەی وڵات لە هێشتنەوەی نیشتیمان لە هێشتنەوەی دام و دارامەتەکانمان بەلادانی ئەو کەسانێکەوە ئەو گەندەڵکاری ئەنجامەدەن ئەمەش خاڵێکی تر ئەوەیە لە ڕاستیدا کتێبە تازەکانی ئەم سەردەمە پێمان ئەڵێن چێن بەرژەوەندیان نییە لە چاکسازی ئەو کەسانی کە ئەوکو گوتمان بەرژەوەندیان لە گەندەڵیە هەبوو بەرژەوەندیان لە چاکسازی نابێت لە کتێبە تازەکانی فرانسیس فۆکۆیاما کتێبێکی تازەیە بە ناوی بنیاتنانی دەوڵەت دەڵێ بۆ ئەوەی چاکسازی ئەنجام بدرێ پێویستیمان بە وەعز نەماوە وەعز ئەبێ بدرێ بە کەسە عاقڵەکان پێویستیمان بەوە هەیە کەوا ئەبێ هێز بەکاربێنینەوە بەڵام پێناسێکی تر بۆ هێزەکاتەوە نەبە زۆر ینی هێز لە خەڵک بینە هێز ئەڵێکی هێزی دامەزراوەی بۆ ئەوەی گەندەڵکاران سوودیان لەوە بینیوە هێزی دامەزراوەیمان نییە ئێمە یعنی چی هێزی دامەزراوەیمان نییە یعنی ئەچی 5 ملیۆن وەرەگری بە ناوی ئەوەی کەوا سلفەی زەواجە باش نییە یەکێکەکەی بە کەفیل دوای نایدێتەوە پارەکە ئەڵێ کوڕە حکوومەتی چی و حکوومەت کەی هەیە پارە مەدەرەوە حکوومەت خۆشی بە دوای پارەکەی خۆیان ناچێ بۆی وەریگرێتەوە بیدا بە گەنجێکی تر دوای وانە وای لێ هاتووەڵە بڕۆ بۆ سلفەی خانوو وەریگرە بەڵام دوای مەی دەرەوە دوای ناشی دێتەوە تۆی هاوڵاتی باش هەموو مانجێ پارەی کارەبات داوە
خەڵکێکی تر پارە نادا ئەو نەزانیم بارودۆخ بە جۆرە هین بوو حکوومەتەڵێ لە خۆش بووین لە گشت ئەوانەی پارەی کارەبایان نەداوە ئای کەواتە تۆ باشت کرد یا خراپت کرد ئیتی تۆ جارێکی ترە تەوێ خراپ بکەیت تۆ جارێکی تر وانە گشت ئەوانەی گەندەڵی دەکەن بە ئاقلەکان دەڵێن ئێوە جێلن پارەی حکوومەت بۆ دەنەوە پارەی ئەو بۆ دەنەوە پارەی حکوومەتە بیخۆ ئەم قسەی لە چۆ سەرچاوی گر حکوومەت لاوازە حکوومەت لاوازە بۆ لاوازە لەبەر ئەوە نییە ئاسایشی نییە لەبەر ئەوە نییە پۆلیسی نییە لەبەر ئەوەی هێزی دامەزراوەیی نییە ناتوانێت بەدوای قەرزەکانی خۆی بچێ ناتوانێت قەرزەکانی خۆی وەرگێتەوە کاتێک پارەی حکوومەتیش نیە پارەی خەڵکە بەڵێ مەگەر ئەوروپا چییە ئەوروپا هێزی چی هەیە ئەوروپا لە سنتێک خۆش نابێت ئەوروپا لە 1 یۆرۆ خۆش نابێت بۆ هێزێکی دامەزراوەی هەیە بەدواتەوەی ئەو پارەی هەر لێت دەوێتەوە کەواتە ئەو هێزە دامەزراوەی فۆکۆیەمە لە کتێبی بنیاتنانی دەوڵەتاڵێ ئەومان پێویستە بۆ ئەوەی کە بە ڕەنگار بینەوە لەگەڵ گەندەڵکاران لەگەڵ پیادەکردنی یاسا وەکو سەردەمی زوو گوتراوە یاسا لە مانە جوانەکانی مردن ئەوەیە کە مردن عادیلە مردن فەرقی گەورە و بچووک ناکە فەرقی جوان و ناشرین ناکە فەرقی گەنج و پیر ناکە وەک مردن یەکسانە بۆ هەمومان و لە کۆتاییدا هەر دەبێ بمرین یاساش دەبێ بە مانە جوانەکانی هەر دەبێ بۆ هەمومان وەک یەک بێ نابێ یاسا بەسەر لاوازەکانە جێبەجێ بکرێ و بەسەر بەهێزەکانە جێبەجێ نەکرێ هەموو ئەمانە خێریان دیوە بەمانەیەک لە بینی دوو کەوانە لە بوونی ئەو گەندەڵکاریە کەواتە ئەمانەی کە سوودیان لە گەندەڵکاری بینیوە دژەوەستنەوە لەگەڵ گەندەڵکاری ئەوانەی دەزانن یاسا پیادە بکرێ دژ بە گەندەڵی حەزیان لە یاسا نابێت کەواتە گشت ئەوانەی حەزیان لە یاسا نییە گشت ئەوانەی حەزیان لە کاری دامەزراوەی و سیستەمی دامەزراوەی نییە گشت ئەوانەی حەزیان بە چاکسازی نیە ئەوانەی کە ناومێدی دەبەخشنەوە بە خەڵک هەموو ئەمانە دەبنە دوژمنی کاری چاکسازی دەست خۆش مامۆستا خەڵکی تر هەیە ئێمە هەموو جار باسیەکەین کە باسی نمونەیەکەکەین ئەڵێن نمونەی سەرکەوتنی چاکسازی ئەوەیە کە لە فڵان دەوڵەتە هەیە یان ئەوەی کە حەزرەتی یوسف درودی خوا لەسەر بێ کردوێتی ئایا ئێمە ئەو نمونە سەرکەوتوانەی چاکسازی چییە کە تاوەکو ئێمە چاوی لێ بکەین بڵێن ئەوە نمونەیەکی سەرکەوتوو لەگەڵ واقعی مەشە گونجێ ڕاست هەندێک نمونەی ڕەنگە لەگەڵ واقع و ظروف و بارودۆخی کۆمەڵاتی ئێمە نەگونجێ ڕاست ئەو لیژنە و دام و دەستانی کە مەسەن بۆ کاری چاکسازیە بن گرنگە سوود لە ئەزمموی وڵاتان وەرگرت ئێمە لە چ بارودۆخێکین ئێمە لە بارودۆخێکین کە سیستەمێکی ئەوانەی تەمەنی ئێمە لە سیستەمێکی ینی ناوی وا بووە لە سیستەمێکی سۆشیالیستیدا بووینە هەفتاکان و هەشتاکان حکوومەتی ناوەندی هەبووە هەموو شتی بۆ دابین کردو تەعینی کردو چۆن وەکوڵێ هین هەیە وەکوڵێ چۆن قبولی مرکزی هەبوو چۆن قبولکردن لە کولیە و کۆلێجەکانە مرکزی بوو هەر ناوت دەرەچوو 50 هەبوایە ئەو سەردەمانە تەعینیش مرکزی بوو بدویستایە و نەدویستایە هەر تەعینەکرای بە دەوامێکی زۆر کەم بە پارەیەکی زۆر باش بە هەرزانیەکی ئەو ئەم قۆناغا ڕاگوزەرەی ئێستا هاتووە و ئەوێ ئێمە بێتە بازاری ئازاد کار نەکەیت و ئیش نەکەی دینارێکت دەست ناکەوێ حکوومەت بڵێ ناتوانم تەعینت کەم بچۆ بە دوای کارە بگەڕێ بۆ خۆت ژمارەی ئەوانەی لە کۆلێج دەردەچن زیاترن لە ژمارەی هەلەکانی کار لە نێو کۆمەڵگەدا ئێمە لەو بارودۆخی کەواتە گواستنەوە لە قۆناغی سۆشیالیزمەوە بۆ قۆناغێکی جۆرێک لە کاپیتالیزم و جۆرێک لە یعنی ئەوەی کە پێ دەگوترێت سەرمایه‌داری و بازاری ئازاد ئێمە لەو نێوەندە وەستاوین نە ئەوە تا ئەوی پێشومان هەبێ نە ئەوە تا چوبینێتە نێو تازەکەەوە ڕێ قەیرانەکەش باشە کەواتە ئێمە لەم بارودۆخەیە پێویستیمان بە چییە پێویستیمان بە ئەزمموی هەندێک وڵاتەیە ئەو وڵاتانەی کەوا چۆن دەڵێ شارەزای بیانیان هێناوە بۆ ئەوەی تیان پەڕێنێ لەو قۆناغە ئێمە نابێ شارەزایەکی لوبنانی بێنین لەم قۆناغە تێمان پەڕێنێ خۆ لوبنان خۆی چیە تا بە ئێمە بڵێ وڵاتێکی وەکو بولغاریا وڵاتێکی وەکو هەنگاریا ئەبینی پۆڵەندا ئەم وڵاتانە لەو بارودۆخە بوون لە 91 کە بلۆکی سۆشیالیزم بلۆکی ڕۆژهەڵات ڕووخا ئەمانە چۆن پەڕینەوە بۆ سەرمایه‌داری بەو بارودۆخە پەڕینەوە کەوا شارەزای ئەو بوارەیان لە وڵاتی ڕۆژئاوە ئاخر تۆ بەتەمای بچیتە کاپیتالیزم بەتەمای بچیتە بواری بازاری ئازاد ئەبێ لە بازاری ئازادەوە خەڵک بێنی ئەوانە ڕێت پێنیشاندن بە چ قۆناغێکا ئەم قۆناغە ڕاگوزەرە زۆر زەحمەتە ئەم قۆناغی ژان و لەدایک بوونە چۆن تێپەڕێنی ئەمە باوان دەکرێت کەواتەمە پێویستیمان بەو کەسانە هەیە کە بولغاریایان خستە سەرخەتی ڕاست هەنگاریایان خستە سەرخەتی ڕاست پۆڵندایان خستە سەرخەتی ڕاست باش نییە مالیزیایان خستە سەرخەتی ڕاست سنگافوریان خستە هەمان ئەزمون تێپەڕی ئەوانەمان پێویستە ناچن لای ئێمە چون یەکێک لە لوبنانە هێنن یەکێک نازام لە وڵاتێکی عەرەبی لە میسرەوە هێنن ئەمانە ناتوان کاری ئێمە چارەسەر کرد کەواتە دوجار ئێمە پێویستیمان
ئەزمموی ئەو وڵاتانە چۆن بووە خۆ ئەزمونونەکەیان لە بەردەستمانە ئەتوانین بڕ ئەو ئەزممونانە گشتی بێنە بیخوێنەوە لە 5 خاڵە خۆی بینێتەوە بە پلەی یەکەم چاکسازی بۆ ئەوەی ئەزمموونێکی سەرکەوتوی هەبێ بە پلەی یەکەم پێویستی بە ئیرادەیەکی سیاسیە حکوومەت ناڵێن بنکە فراوانە بەچی فراوانە لە حیزب پێکاتوە 5 حیزب لە حکوومەتانی ئەو 5 حیزبە ئیرادەی سیاسیان هەبێ بۆ چاکسازی دەکرێت دوانیان نەیبێ و سیانیان هەیبێن ناکرێت یەکیان هەیبێ و چواریان نەیبێن ناکرێت ئەوە مانای حکوومەتە حکوومەت بریتە لە کۆمەڵە کەسێکی خۆگرێدا و بە یەکترەوە یا هەمویان سەرەکەونە سەر چاکە یا هەمویان بەیەکەوە ئەڕوخێت بەیەک پاکێجکار بە ئاوا کارکەن دوو بریتە لە مەسلەیەکی زۆر گرنگ حکوومەت ئەو بەرنمەیە کە خۆی بۆ خۆی نووسیوەتەوە بەرنمەیەکی بۆ خۆی نووسیوەتەوە لە سایتی حکوومەتە هەیە بێ و بەرنمەیە جێبەجێ بکە بەو پابندە بەو بەرنمەیە دەبێت بەرنمەکەی خۆی جێبەجێ بکە و گۆڕانکاری بکە لە هەمان کاتیشدا پێویستی بە کۆمەڵگەی مەدەنی زۆر بەهێز هەیە بۆ ئەوەی چاودێری میلی بکە بەسەر حکوومەتەوە لە هەمان کاتیشە پێویستی بە ڕاگەیاندن هەیە پێویستی بە ئەنجومەنێکی باڵاشێ بۆ بەڕەنگاربوونەوەی گەندەڵی ئەوسا بەردەوام دەمێت لەسەر گفتوگەکەمان بەڵام دوای ناوبڕێک بینایی بەڕێز بەردەوام دەمێت لا گفتوگەکەمان بەڵام دوای ناوبڕێک وەگەڕێنەوە ڕێزان دووبارە سڵاو بەردەوام دەمین لەسەر پرۆگرامی بە کوردی کە قسەکردنە لەسەر پرسی ئاماژە ئاینەکانی چاکسازی ئێستاچنە لای میوانە بەڕێزەکان بۆ وەرگرتنی سەرنج و پرسیارەکانیان دووبارە سڵاوتان لێبێ بەخێر بێنەوە پێم خۆشە ئێستا چێ لە چوارچەوەی ئەو بابەتی کە پێشکەشمان کرد چێ سەرنجێکی هەیە ینی چ بەڕێزێک پرسیارێکی هەیە یا تێبینیکی هەیە پێمان خۆشە بخاتە ڕوو جومان لێبێ کۆمەڵگا و سیستەمی سیاسی ئێمە تا چەند دەرفەتیان بە کەسی چاکساز داوە تا چاکسازی بکات ئەنیشتین قسەی جوانی هەیە دەرێتن ناتوانین کێشەکانمان چارەسەر بکەین بە هەمان ئەو حەقڵێتەی کە کێشەکەمان پێی دروست کردووە بەڵێ دەستخۆشی بەرنامەکە لێکم بەخێراتی مامۆستاکەم من بڵند پرسیارێک لە مامۆستا بوو چاکسازی لە نێوان سەرۆکی وڵات لەگەڵ تاکێکی کۆمەڵگا یان هاوڵاتیەک جیاوازی هەیە دکتۆر فەرمووت چاکسازی بە ئیرادی حزبەکان دەکرێتواتە بە ڕێککەوتنی نێوان حزبەکان بەڵام دەبینین ئێمە زۆربەی حزبەکانمان ناکۆکن و بگرە هەندێک لە حزبەکانمان لە ناو خۆیان ناکۆک نایە چۆن چاکسازی بکرێت بەڵێ دەست خۆش بێ سپاس ئەوستا کاک عومەرە پرسی ئەڵێ کۆمەڵگای کوردی ینی تا چەند دەرفەتی داوای خوستەمی سیاسی ئێمە تا چەند دەرفەتی داوا بۆی کەەوە خەڵکی چاکساز بێت پێش و کۆمەلگا بەرەو چاکسازی بە یاخود دامزەکانی حکومەت چاکساز بکات بەڵێ ڕاستە شقامی کوردی بە پلەی یەکەم شقامێکی حزبیە ئەبینی ئێمە شتێک هەیە نیمانە لە هەرێمی کوردستان تا ئەم ساتە وەختە گرنگە لە ئایندەدا پێویستە هەمان پێکە پێ دەوتری ئەنجومەنی ڕاژە ئەنجومەنی ڕاژە بمانای وایە پۆستێکی دیاریکراو یا دە پۆست 20 ناچم زیاتر چۆنەڵێ ڕائەگەیەنرێ ئەوەندە پۆستەمان هەیە ئەو کەسانی کە ئەم مەرجانەی لای خوارەوەیان تێدایە با پێشکەشکە کە پێشکەشیان کرد بە پێ مەرجەکان ئەو 20 کەسە وەرەگیرێن و جارێکی تر و جارێکی تر بەم شێوازە وەرەگیرێن بەڵام ینی سیستەمی سیاسی وڵاتی ئێمە ئەوەیە کە حزب لە هەڵبژاردنەکانە دەنگەهێنێ چێتە پەرلەمان دوای بە شێوازێکی گشتی سیستەمی دیموکراسی ئەو قسەیە پرسیارێکی زۆر ڕاستە سیستەمی دیموکراسی بە پلەی یەکەم ئەبێ ئۆپۆزیسیۆنی تیابێ ئێمە نە لە کوردستان و نە لە عێراق ئۆپۆزیسیۆنمان نەماوە ئێستاکە کەس ئۆپۆزیسیۆن نییە ئەی چۆن ئەبێ غێربێ ئۆپۆزیسیۆنێک هەبێ لە دەرەوەی دەسەڵات بێ خەڵکی وڵاتی ئێمە هەرچی حیزبە بە یەک کورسیەوە وەزارەتیەوێ لە بەغداش و لە کوردستانیش هەروایە لە نەتیجە پیان و حکوومەتی بنکەفراوان ئاکر حکوومەتی بنکەفراوان وەنەبێ سەرکەوتنەکان لە بینی خۆیان دابەشکەن ئەبینی ئەنی هەر بڵێ سەرکەوتن هەیە و دابەشەکەن کاکە فەشەلەکانیش دابەشەکەن بۆی هەر کەسە کەمتری بەرکەوێ دیار نابێ سەرنجام کاتێک کە ئێستاکە لە هەرێمی کوردستاندا کاڵی حکوومەتی بنکەفراوان سیستەمەکە وای لێدێ ئەو کەسێک کاچێتە حکوومەت دوجار تەعینبوونەکان هەر لەو حیزبانە دەبێت کە لە نێو حکوومەت ئەی خەڵکێکی زۆر هەیە سەر بەو حیزبانە نییە ئەی ئەوانە چی لێکەی ئەکەونە دەرەوە ئەبێ فێری ئەوە ببین کە سەردەمانێک دیموکراتەکان لە ئەمریکا دەیبەنەوە ئەبینن وەزیری بەرگری لە کۆماریەکان بووە دڵیان نایە بە معنای زانستیەکەی ئەڵێم لایدن ئەڵێن ئەوە ئیشی زۆر باشی کردووە با لە کۆماریەکانیش بێ لە پۆستەکەی خۆی ببێنێتەوە
چونکە خزمەتی باشی کردووە هاوڵاتی بوون هاوڵاتی بوون کەواتە بەڵێ سیستەمی سیاسی لە وڵاتی ئێمە بەمانای حکومڕانی ئەو حیزبانەی دەچنە نێو حکوومەت ئیدی بە 300 جاری وایەڵێن 300 پۆست بۆ فلان حیزبە 300 کەس خانە نشین بۆ فلان ئەوە 3000 کەس نازان بۆ فلانەوە لە خەونی شاشتی وای نەدیوە بۆیە لە خەڵکدا لە دنیا ئەڵێ بۆ ئەوەی بچیتە نێو حکوومەت و بە پلەیەکی باش بڕۆیتەوە نێو حکوومەت چۆ ئۆپۆزیسیۆن بە بۆی دەنجی هاوڵاتی بێنی لە کۆمەڵگەی ئێمە حیزبەکان ئەڵێن ئەوەی لە حکوومەت بێ قازانجێتی ئەوەی لە حکوومەت نەبێ بە حیاتی چاوی بە حکوومەت ناکەوێتەوە ئەم تێگەیشتنە حیزبی وڵاتی ئێمە بۆیە هەمووی حەزی لەوێ لە حکوومەت بێ ئەوەی لە حکوومەت بوو ئەندامی ئەو حیزبانە نەبی هەلیکارت بۆ نایەتە پێش کە نەهاتە پێش کۆمەڵێک هاوڵاتیت بۆ دروستە بێ ڕقیان لە نیشتیمانە ڕقیان لە دەوڵەتە ڕقیان لە وڵات و حکوومەتی خۆیان دەبێت بەی خۆی نازان کەواتە بەم شێوازەی ئێستا کار بکەین ڕابردوو ئەبێتە شێوازێکی دەرپەڕێنەر ینی سیستەمی سیاسی ئەو گەنجانە دەرەپەڕێنی پێویستیمان بەوە هەیە هەموو ئەو گەنجانە ئاشت بکەیتەوە لەگەڵ سیاسەتە ئاشت بکەیتەوە لەگەڵ ئەو مەفهومە بەشی زۆری ئامادەبووان زانستە سیاسیەکانن شتێکی ئەوەنە جوانە خوێنن لە نێو کتێبەکانە کاتێک کە سێرەکەن لە شەقامە نایبینن تووشی ناومێدێ بن لەو زانستی کە ئەی خوێنن با ئەوشت پێ بڵێم زانستە سیاسیەکان عنوانی وەزیفیان نییە تا ئەم ساتەوە وەختی ئەوان دەرەچن و خوێندن تەواوەکەن عنوانی وەزیفیان ناونیشانی وەزیفەی نییە ئەبێ بەچی خۆی نازانێ ئەبێ بەچی ئەی ئەمە دوجار چی ئەبێ کەواتە بین چەند پێویستیمان بە چاکسازی گەورە هەیە لەو بەرە بڵێ مەوسەکەک بڵێت پرسیارێک ئاڵێ مەسەرەن چاکسازی لە نێوان سەرۆک و تاکدا چێوەتە ئێمە باسمان کرد عەدالەت مردن چاکسازی هەموومان ئەگرێتەوە چاکسازی بەو مانایە دێکە هەموو کەس لە ئاستی دەسەڵاتی خۆیدا چاکسازی دەکات ئێستا ئەم پرۆسی چاکسازیە چەند هەوڵ درا چەند مەسەلەن چۆنەڵێ هەوڵی لەگەڵا درا ئەو قسەی ڕاستە تا ئاستی دەسەڵاتی تۆ بەرزتر بێ قسەکانت باشترڕە ئەوە کە بەڕێز جەنابی سەرۆکی هەرێم خۆی هاتە سەرخەت خۆی بوو بە چۆنەڵێ ناڵێم ینی سەرۆکی لیژنەیان نە یعنی کە خۆی کەوتە ئەوەی کە ئەم کارە شەڕیمان و نەمانە وەکو پێشمەرگە لە بەرەکانی جەنگ دش بە داعشە وەستێتەوە لە نێو خۆشدا پێویستیمان بەوەیە وەکو نەفەسی پێشمەرگە بدش بە گەندەڵی و ناومێدی بۆستینەوە بینی هاتنی جەنابی سەرۆکی هەرێم بۆ سەر ئەم خەتە بوو بە مای ئەوەی کەوا هەموو بجۆڵێ بوو بە مای ئەوەی کەوا بایۆمەتری بکەوێتە بواری کارکردنەوە بوو بە مای ئەوەی کە ئیدی کەس دوو موچە و سێ موچە و پێنج موچە و ئەوانە نەمێنێ ئەمە سەرەتایەکی زۆر باشە سەرەتایەکی زۆر باشە ئەو مەرجانەی تێدایە کە ئەڵێن ئومێدی تایە ئومێدی تێدایەکەوە ئەم کارە مەجای گەڕانەوەیتیان نییە ناکرێت لەبەر خاتری حیزبێک ڕەنگە ئەندامی هەبێ ئەندامەکەی دەگەندەڵکاری تیابێ بۆ نمونە ناکرێت لەبەر خاتری عاجز نەبوون و عاجزبوونی ئەو دەگەندەڵکارە ئەو 10,000 کەسەی لێ بڕوە وانە کەواتە ئەمە هەمووی پێمان دەڵێ چاکسازی پرۆسەیەکە لە هەموو بوارەکاندا دەبێت ئەنجامی بین هەمومان وەکویە مۆزەکەک محەممەد دەڵێ کە چاکسازی دەبێت حیزبەکان پێکەوە هەمویان چاکسازی لە کاتێکە نێوانی حیزبەکان ئێستا دیارەکە زۆر خراپ ڕاست ئایا چۆن ئەکرام حیزبانەی جاری پێشتر چاکسازی نێوان خوان یاخود بڵێن چاکسازی نێوان خوانە بکەن یاخود بڵێن بینی خوان دروستکەنەوە اینجا بینەوە بڵێ ئەبێ لەم وڵاتە مادەم کاری حیزبیەکەین مادەم یاسای ژمارە 7 ساڵی 93مان هەیە بۆ حیزبە سیاسیەکان ئەبێ جارێکی تر لە ڕووی یاساییە و لە ڕووی سیاسی و پێناسەیەکی تری بۆ حیزب بکەین حیزب بەم پێناسەی ئێستای هەیە هەوڵێکە بۆ گەیشتن بە دەسەڵات ئیدی لە دەسەڵاتە چی ئەەکەی چۆن چکارێکەکەی زۆر نەبووە بە گرفتێک خەریکە بڵێم نەبووە بە گرفتێک کە ئەوەش خراپە ئێمە لە ڕاستیدا حیزبەکان پێویستە هەمویان بخێنە ژێر یەک پاڵەپەستوەیەکی سیاسیەوە کاتێک کە دەنجیان پێ ئەدەین کەسانی چۆنەڵێ شایستەمان بۆ بێنن حیزبەکان لە نێو خۆشیانە کەسانی شایستەیان زۆرە پێویستە هەلیان پێ بدرێ لە هەمان کات دەبێ ئەو دەستەواژەیە بێنینەوە ئارا حکوومەت بەمانای بنکە فراوان هەڵەیەکی زۆر گەورەی هەموو جار لە کاتی شەڕا ڕەنگە پێویستی پێبێ بۆی بارودۆخی نێوخۆی وڵات بەڵام ئێمە بینیمان شەڕی داعشیشمان هەیە بارودۆخیشمان ناخۆشە سعری نەوت و نرخی نەوتیشدا بەزیوە بودجێ بەغداشمان لێ بڕاوە کارەسات و ناخۆشی لەمە گەورەترمان نەبووە بەسەرمان بێ لەو کاتەشە هەندێک لە حیزبەکان ناتەبان لەو کاتەشە هەندێک لە حیزبەکان حەزیان لە چاکسازی نییە لەو کاتەشە هەندێک لە حیزبەکان پەیوەندیان لەگەڵ بەغا بەهێزەکەن من هەمووچیمان پێڵێ مە پێمانە لە ڕاستیدا پێداچوونەوەیەکی ژیرانەی ئەم گەنجانەمان پێویستە پێداچوونەوەیەکی ژیرانەی نەوەی نوێمان پێویستە بۆ پێداچوونەوە بەباری حیزب چییە سیاستمانای چییە ئەو زانستە سیاسیانی ئەم بەڕێزانە ئەی خوێنن چۆن ئەبێ لە کۆمەڵگەدا پیادە بکەین زۆر گرنگە چونکە لە ڕاستیدا ئەبێ ئەوە بێنینەوە ئارا
حکوومەتە ئۆپۆزیسیۆن ئۆپۆزیسیۆنە ناکرێ پێیەکرد لە حکوومەت بێ و پێیەکرد لە ئۆپۆزیسیۆن بێ ئاخر لە بەغدا و لە کوردستانی وایە لە بەغدا و لە کوردستانیش ئاوایە یەخی هەر حیزبێکەگری ئەڵێ قەتای حکوومەتە ئێڵی تۆش لە حکوومەتی ئەڵە وەڵام من بەقەدەر ئەوەندەی بەرم کەوتووە ئێدەی من شەر بەقەدەر ئەوەندەی بەرت کەوتووە قساکەم کەواتە ئەم ڕاکردنە لە بەرپرسیارەتیە ئەم جۆرە حیزبایەتی کە لە وڵاتی ئێمە ئەکرێ ئەمیش پێویستی بە چاکسازی هەیە ئەمی جۆرێک لە گەندەڵکاری تێکەوت بەڵێ دەست خۆش مامۆستای سەچنەوە لای میوانەکان فەرموو ئێستا چیتر یاخود بەڕێزێکی تر پرسیاری هەیە فەرموو سپاس بۆم دەرفەتە بەڵێ بەڕای من ئێمە کۆمەلگایەکی ڕۆژهەڵاتین کە ئەم جۆرە نەریتانە وەکو خزمێنە و ئەقرب و نەولا بالمعروف کراوە بە کللتور پێویستمان بە سیستەمێکی حکومڕانی نوێیە کە بتوانێت ئەم نەریتانە لە بنەوە یعنی ڕیشەکانی دەرکا بۆیە ڕای مامۆستا حەز دەکەم بزانم کە چ سیستەمێک باشە بۆ ئەم جۆرانە هەرچەندە ئێستا سیستەمی پەرلەمانی و دیموکراتی شکستی هێناوە لە کوردستان ئەگەر چەند سێریکەی ینی ئەندام پەرلەما بەسیترین نمونەوەری گرین بە ناوی عشیرەتەکەی و عشیرەتەکەی یان هۆزەکەی دەنگی پێدەدا کەسێکی شەر نییە کەسێکی باش بێ ڕگەر ڕێزم بۆ زۆر ویان سەرەتا سڵاو من ناوم باوەڕ و بەخێراتنی مامۆستای بەڕێز دەکەم پرسیارێکی ئەمەوەیە کە ئایا چاکسازی لەکوێ دەست پێ بکرێت بێگومان ئێمە بابەتەکەمان لەسەوەیە کە چاکسازی بۆ ناوبردنی ئەو گەندەڵی زۆر فراوانە و زۆر بوار دەکرێتەوە لە بواری ژیاندا ئەم چاکسازی بوارێکی زۆر فراوانە و ئەوەندە سادە نییە بۆیە من پرسیامەوەی کە چاکسازی لەکوێ دەست پێ بکرێت بە بوارە پراکتیکەکەی بەڵێ دەست خۆش بێ بەڵێ فەرموو سوپاس من عەبدوڕەحمان لە سەرەتادا مامۆستا ئاماژەی بە چاکسازیدا ینی لە قورئانی پیرۆز ئاماژەی پێکراوە لە چەند بوارێکەوە لێرەدا ئێمە تا چەند توانیتمان سوود لەو چاکسازیە وەرگرین کە لە قورئانی پیرۆزدا ئاماژەی پێکراوە ئەگەر سوودمان لێوەرگرتووە چەندەوە ئەگەر وەریشمان نەگرتووە بۆچی سوودمان لێوەرنەگرتووە زۆر سوپاس دەست خۆش بێ پرسیاری کرد بەزناوی خۆینەوت و بەڕێزا بەڵام باسی ئەوەی کرد کە کۆمەلگای ئەمە کۆمەلگایەکە پڕی خزمێنی واتە پەیوەندی و پەیوەندی عشایری و خوێنی زۆرە فراوانە ئایا چ سیستەمێ بۆ کۆمەلگایمە باشە کە بتوانێت کۆمەلگایمە لەم قۆناغە دەربازی بکە بۆ قۆناغێکی تر بباتە پێشکەوتوو بێ کۆمەڵە میکانیزمێکە ئەڵێن ئەوروپا با بڵێن ڕۆژاوە و ڕۆژەڵات یەکێ لە بەراوردکارەکانی نێوان ڕۆژەڵات و ڕۆژاوە ئەوەیە ئێمە مەبادی و بنەما و قسەی نەستەقی و جوانمان زۆرە بەس میکانیزممان نییە بۆچێ بەچێکرد هەرە پاڕینەوە تکایە خێرا مەڕۆ تکایە خێرا مەڕۆکەی قسەیە ئەبێ کە خێرا ڕۆی غەرامێکی ئەبەو شێوازە تکایە سەر لە پرزگە بە کاکە تکایی ناوێت سەر لە پرزگە بە یەک دەرگای بۆ دروستەکەی لە پرزگەوە نیە دەرگای تر نیە بێت جوانە ئەو میکانیزمە ئەوروپا جۆی لە قسەی نەستەق و ئەم قسە خۆشانە نییە کە ئێمەیەکی ئەوروپا میکانیزمی بۆدانە ئەگە کارتت پێ نەبێ و وحدەیتیان نەبێ و چی نەبێ هیچ ئیشێکی تر نار یعنی هەموو شتەکان میکانیزمە ئەو بۆیە گوتومانە دواکەوتوترین کەسی ئەم وڵاتی ئێمە کاچێتە ئەوروپا عاقڵە بێ بۆ عاقڵە بێ نە لەبەرەوەی کۆڕ و سیمیناری بۆگرن لەبەرەوەی پێخواردانی غەراماکە سیستەمێکەوە پێخواردانی غەرامە جیرانی عاجزەکە و هەڵپەرچێکە لەسەر و لە قاتی دوم دەر غەرامەیەکن پۆلیسی بۆ دێن بینی هەموو شتەکان دوجار یاسا سەروەریەکەی کە بەسمەکە جام حاڵەتەش لە کاری حزبی ئێمە ئەو پرسیارە زۆر ڕاستە ئەبێ کۆمەڵەشت ڕاستکەینەوە یعنی تۆ ئەمڕۆ هەموو کەسەڵێ دەستپاک بە من وەزیر بوومە لە بەغدا باش نییە وەختێکە وەزیرم هەموو ئەو کەسانی کەوا هان مەدەن بۆ دەستپاکی و دەستپاکی ئەو کاتی بووم بە وەزیر برادر و کەسانێ دێن داوای شتی وام لێکن نایاساییە ئەڵێن برادەرینە ئاخرەوە چییە ئەڵەن چی ینی چۆن ئەم کارە لە من داواکەن ئاخر تۆ ئەو مەرجانەتیان نییە ئەی باشە ناڵێن تۆ ئینسانێکی متدەینی و بە من دەڵێن تۆ ئینسانێکی ئاین پەروەری و هەر خۆتان منە ناسن چۆن ڕوتاندی ئەو داوایانە لە من کەن کە نایاساییە ئەی مامۆستا ئێمە خزمین و ئەی چەند ساڵە یەکە ناسین و ئەی برادەرین و ئەی کاکەڵم غەڵەتە نابێ وابین ئەڵێ دوی عالەمەکەی تر هەمووی واکە مستەڵەحێک هەیە ئەگەر تۆ برادەری من بی بە نایاساییش کارت بۆ بکەم ئەڵێ وڵی پیاوەتیەکی زۆر باشی لەگەڵ ماکرد کاکەەوە پیاوەتی نییە ئەوە نایاساییە ئەوە خوۆش پێی ناخۆشە و پێچەوانەی یاسا نابێ کەواتە ئەگەر وای لێ هات هەر کەس بوو بە وەزیر و بۆ خزم و کەسوکارەکانی خۆی بێ و هەر کەس بوو بە وەزیر و بۆ عشیرەتەکەی خۆی بێ و هەر کەس بوو بە وەزیر بۆ حیزبەکەی خۆی بێ ئەوە کێشەی گەورەمان ئێستا ئەوەی کێشەی گەورەی ئێستاکە کە هەمانە لە ڕاستیدا ئەم مەسەلەی بۆیە زۆر میکانیزم هەیە چارەسەری کێشەکانمان بۆکە تۆ بڕوانە بە کەسەڵی تکایە دەوام باش بکە و لە کاتی خۆیان دەوام بکە و هەموو بە ناوی تەعزیە و بەیانیان کاتی بەیانیان ئەچڵاچین بۆ تەعزیە وانە ئەڵێ کاکە تەعزیە ئێوارانە ئێستا ئەڵێ ناچم بۆ ماڵێ بۆ لە دەوام دەرچێت وانە کاتێک کە تۆ سیستەمی کارتت بۆ داهێنا با کارتەکەی لێبە اینجا دەرگای بۆ ئەکرێتەوە اینجا ئەڕۆ ئەوجا بۆیە نووسێت چەند سەعات لە دەوام نەبوو اینجا ئەوەندە پارەی لێ بە پرۆبزان جارێکی تر واکە ینی ئەمە سەبەبەکەی ینی چییە
میکانزمەکانی ئەوروپا گشتی ئەبێ بێنین بۆ ئێرە کابرا بیناکانی دەوامی ئێمە حکوومەتە بێ بیناکانی بگۆڕێ ئەم بینایانەی کە ئێستا پێوترێ بینای حکومی لە فەرمانگەکانی خوارەوە ماڵی خەڵک بۆ بەکرێ گیراوە کراوە بەدەوام وانە ئێ ماڵیش چۆنە هەمووی کۆنکریتە و دەرگای لەسەر داخستووە ئەوە نەزانی سعات 1 و 2 بێڵن وڵا هینیان هەیە کۆبوونەوە هەیە لە ژوورەوە خواردنیان هێناوە خوارد نەخۆن بەڵام لە تۆ دیار نییە کاتێک کە زۆربەی بینا نوێیەکان وەک ئەم بینایەش و بینا نوێیەکان گشتی کرا بە شوشە هەمووی بەرامبەر بە یەک دەرگای شوشەیە هەر هەمومان لەژێر یەک بن میچین و هەر هەمووشمان لەسەر لاپتۆپەکانی خۆمانین و کامیرەمان لەسرە جا ئینسانم ئەوێ ئەو کاتە بخەوێ ئینسانم ئەوێ خواردن بێنێ و خواردن بخۆ ئەبینی چۆنە کەواتە زۆر شتێ پاڕانەوەی ناوێ میکانزمەکانی ئەوروپا بۆ لە سفرەوە دەست پێ بکەین ئەوروپا لە چۆ کۆتایی پێهێناوە ئەو میکانزمانە بێنە بۆ ئێر بەڵێ مامۆستا پرسیارێکی تر هەیە ئەوش ئەوە ئایا چاکسازی لە چۆ دەست پێ بکەین ئێمە هەر کەسێک لە بوارێک دەست پێ بکەین ڕاست ئێمە ئەولەویاتمان هەیە بۆ چاکسازی بڵێن بەڵێ ئەمە ئەولەویات و دەست پێ بکەین دوای بچین سەر بوارەکانی تر بە پلەی یەکەم شەقامی کوردی پێم گوتی شەقامێکی حزبیە ئەوەی ناومێدی ئێستا بەخشیوە هەڵوێستی خراپی زۆر بەشێک لە حیزبەکانە ئێستاکە ئەوەی کە بازاریشی هێناوەتە خوار و ئەوەی کەوا مامەڵەی بازاریشی وەستاندووە و ئەوەی کە سعری و نرخی خانووی داوەزاندووە ناکۆچی نێوان حیزبەکان بەدان کاریگەری تا چوچوو هەر کاتێ حیزبەکان تەوا بوون یەکگرتوو بوون پەیوەندیان لەگەڵ یەکا باش بوو سیاسەتێکی جوانیان پەیڕە و پیادە کرد ئەبێتە مایە ئەوەی کەوا شەقامێکی بە ئومێد بێ کەواتە ئەگە بڵێ لە چۆ دەست پێ بکەین دەڵێم لە سیاسەتەوە دەست پێکەین دەڵێم لە حیزبایەتیەوە دەست پێکەین کەی چاکسازیمان لە بواری حیزبایەتیدا کرد ئەو کاتە چاکسازی لە هەموو کۆمەڵگەدا چونکە شەقامەکە شەقامێکی حیزبیە بۆیە ئێستا وەکو گوتم هەر پۆستێک دابەشەکرێ ئەڵێن ئەم پۆستانە بۆ ئەو حیزبانەیە کە لە حکوومەتن چەندین کەسایەتی تر هەیە لە دەرەوەی حکوومەتە کەس نایخوێنێتەوە کەواتە لە ڕاستیدا وای لێ دێ کە چاکسازیەکان گەندەڵکاریەکان لە چۆ دەستی پێکردووە لە هەموو دام و دەستگاکان دام و دەستگاکان چێ بەڕێوەی ئەبن حیزبە سیاسیەکان کەواتە ئەو پەروەردە حیزبیەی کە لەسەری ڕاهاتووینە ئەو جۆرە گەندەڵکاری بۆ ڕاهێناوی لەمە دوا حیزب بۆ ئەوەی جوان بێ ئەبێ کەسە جوانەکان بەرێتە نێو حیزبەوە ئەبێ ئەو کەسانی کە خۆشەویستن بباتە نێو حیزبەکەی خۆیەوە ئەبێ لیستەکان پڕ بن لە کەسە جوانەکان ئەبێ لیستی هەڵبژاردن پڕ بێ لە کەسە دەستپاکەکان سلیاتەکان بەڵێ نا ئەوەی کە تو هەر بڵێ ئەمە خزمەوە ئەمە کەسی خۆمە و چێوترەوانە دەنگت بۆ ناهێن مۆستا پرسیارێکی تر هەیە ئای ئێمە کۆمەلگایەکین کە ئاین پەروەرین یاخود ئاهیندارین بەڵام ئەگەر ئێمە سوودمان لە ئاین وەرگرتووە ئەو هەموو گەندەڵێ چییە سوودمان لێ وەرنەگرتووە بۆچی سوودمان لێ وەرنەگرتووە سوودمان لێ وەرنەگرتووە نا چونکە پێمان وایە ئێمە نازانین ئێمە زۆری نەمان هێشتا پێی وایە ئاین بریتە لە یەک چۆنەڵێ هەڵسوکەوتێکی ڕووکەشیەکانی هەڵسوکەوتە ڕووکەشیەکانی لامە بەستە هەڵسوکەوتە ڕووکەشیەکانی لامە بەستە یعنی بۆ نمونە یعنی ئێستا ئێمە خوا پێمان دەڵێ وما كان ربك ليهلك القرى بظلم وأهلها مصلحون لەوێش لە سوورەتی لوقمان بۆ دەرەکەوێ إن الشرك لظلم عظيم زانایانی تەفسیر ئەڵێن یعنی چی وما كان ربك ليهلك القرى خدای ئێوە خدای تۆ هیچ قەومێک لە نێو نابە کە زاڵم بن بەڵام لەبەر ئەوەی مصلح و چاکسازن گوتیان ئەو زوڵمە بە مانای زوڵم نایە لەوێ إن الشرك لظلم عظيم بۆیە قورئان بە قورئان تەفسیرەکرێ قورئان لەبەرەوە نیە فڵانە کەس عەرەبە لێزانێ قورئان بە عەرەبی تەفسیر ناکرێ قورئان بە قورئان تەفسیرەکرێ ئەو ظڵمە ئەبێ بیگۆڕی بە إن الشرك لظلم عظيم بەخس نەبری يعني وما كان ربك ليهلك القرى بشرك معنای وا دێ وأهلها مصلحون ئەم ئاەتە پێمان دەڵێ خدای تۆ خدای ئێمە هیچ نەتەوەیەک لە نێو نابە ئەگەر چاکساز بن با کافریش بن ئەوە تابینی لە دوای جەنگی دووەمی جیهانیەوە هیچ وڵاتێکی ئەوروپی لە نێو ناچێ و شەڕی نابێ و کێشەی بۆ دروست نابێ و هەر خۆش ئەژین با مشریکش بن بە خوددا با خودداش نەناسن باوەکو ئەسکەندەناڤیەکان باوەکو دانیمارکیەکان باوەکو فنلەندیەکان باوەکو سویدیەکان باوەکو نەرویجیەکان بەشی زۆریان ئیمانیشیان بە خوددا نەبێ بەس چونکە لە پلەی یەکەمی چاکسازی هەموو ساڵێک لە شەفافیەت و چاکسازی پلەی یەکەم بەدەستدێنن خوددا قەت لە نێوان نابە ئێمە من تۆ هەر کەسێکی تر با موسڵمانیش بین عکسی ئاەتەکەش پێمان دەڵێ ئەو گەلانەی کە گەندەڵکارن با موسڵمانیش بن لە نێو دەچن لە مەقسە ڕوونتر و وازحتر کەواتە ئێمە کاتێک کە دەمانەوێت چاکسازی بکەین و بمانەوێت گەندەڵکاری نەکەین بۆ ئەوەمانە نیشتیمانەکەمان نەفەوتی گشت ئەوانەی حەزیان بە گەندەڵکاریە لە پێناوی فەوتاندنی نیشتیمان کارێک بەڵێ خۆشە فەرمی وەلا تفسد الأرض بعد إصلاحها يعني باش چاکمان کرد
ئێوە بەردەوام ببن گەندەڵی مەکەن. بڵێ دەست خۆش بێ مامۆستا ئێستا کام بەڕێزیتر ئەوێ پرسیارێکی یاخۆ سەرنجێکی هەیە بە فەرمێت دەمەوێت پرسیار بکەم دادپەروەری چڵ ڕۆڵێکی گرنگی دەبی لە چاکسازی مامۆستا فەرمووە ئەوەی کاک محەممەد فازڵ ئەڵێ لەگەڵ چاکسازی پێویستە دادپەروەر هەبێت بێگومان ئەگەر دادپەروەری نەبێ بڕوان باسمان لە بنەما کرد و باسمان لە میکانیزم کرد دادپەروەری بنەماهەیە دادپەروەری قسەیەکی جوان یعنی بیکە بە عەرەبی ئەڵێ العەدل وانە بیکە بە کوردی ئەڵێ دادپەروەری هەمومان پێمان وایە دادپەروەری شتێکی باشە ئەمە هەمووی جارە دروشمە چۆن ئەم دروشمە بگۆڕین بۆ میکانیزمی دادپەروەری یاسا سەروەریە میکانیزمی دادپەروەری بریتە لە یاسا سەروەری یاسا سەروەری چی بوو یاسا ئەوەیە کە دەرەچێت لە بەر ڕۆشنایی دەستوردا ئەو یاسایە بۆ هەمومان وەک یەک مەگەر یاسایەکمان نییە لە پەرلەماندا مەگەر یاسایەکمان نییە لە پەرلەماندا چەندین ساڵە دەرچووە دەڵێ لە شوێنە گشتەکاندا جگەرە کێشان قەدەغێ چونکە بیتە مای زیانگەیاندن بە هاوڵاتیەکی دیکە وانە ئایا ئەمە لە دائیرەیەکە لە فەرمانگەیەکە بەسەر هەژارێکە ڕەنگە جێبەجێ بکرێت بەس ئەگەر وەزیرێک ئەگە بەڕێوەبەرێکی گشتی جگەری کێشە کەس قسەی لەگەڵانە لە خودی پەرلەمان جێبەجێ نەکرێت ڕەنگە کەواتە ئەمە پێمان دەڵێت چی ئەمە پێمان دەڵێ دادپەروەری دوجار میکانیزمەکەی بریتە لە یاسا سەروەری کەی یاسا بۆ هەمومان وەکو یەک بوو هەمومان لە بەردەمی یاسا یەک یاسا وەستاین دادپەروەری جێبەجێ ئێستا هاوکاران پێم بڵێن کە توانین پرسیارەتی وەرگین فەرموو ئەگەر بەڕێز بفەرمی کێ بوو پرسیارە بوو کاک دکتۆر پرسیارم گەنج چی بکات لەو سەردەمی ئێستا کە چۆن بتوانین چاکسازی بکەین لە چێوە دەست پێ بکەین باشترە بەڵێ دەست خۆش بێ بەڵێ ئێستا چی لای ئەوەی مامۆستا گەنج چی لەسەرە بیکرێ بۆ چاکسازی یانی گەنج ئەرکی کەوتە سەر لەم دۆخە کە بۆ چاکسازی ئەنجام بدێت لە کۆمەڵگە مانە قورئانیەکان هەمیشە پێمان دەڵێن ئەوەی بە گەنجەکان دەکرێت بنەوەکەی پێشووتر نەکرابێ ڕەنگە مادام ئەمان کوڕکچی زمانی خۆیانن لەو زمانی خۆیاندا لەدایکە بن زۆر گرنگە چاو لە نەوەی پێش خۆیان نەکەن یەکسان نەبن بەوان ئەمان لەوان جیاوازتر بن ئەگەر دوو کەس 100% لە یەک چوون یەکێکیان زیادە مادام بە تەمەن ئەمان لە دوای ئێمەوە هاتوون ئەکرێ ئەمان دەشبێ ئەمان و باشتری ژوایە ئەمان لە ئێمە باشتر بن ئەبێ سوود لە هەموو ئەمەزبوونانە وەرگرن شتێکی تازەدا بێنن ئەو بازنەیەکەوە پێشی ئەمان دروست کراوە بیشکێنن جارێکی تر ئەمان بە شێوازێکی دیکە دروستیکەن و گەنجەکان داینەمۆی هەموو وڵاتێکن ئەمانن ئەتوانن لە ئایندەدا کە ئەبنا 18 ساڵ ئەمانن ئەتوانن چێ بکەنە پەرلەمانتار ئەمانن ئەتوانن چێ بکەنە حیزبی براوە لە نێو پەرلەماندا کەواتە گۆڕانکاریەکان دوجار چەکی ناوێ هەر بە دەنگدانی ئەمان بەڵێ مامۆستا زۆر سپاس بۆ چوونەکانت سپاس بۆ ئەوەی کە ئەم بابەتە گرنگە خۆ پرسە گرنگەمان قستە ڕوو دووبارە سپاس دەکەین دەستخۆشی لێکین بەروەها زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز کە وەکو میوان لێرە ئامادەبوونتانە بۆ سپاس بۆ سەرنج و پرسیارەکانتان ماندوو نەبن ئەوە بینرانی بەڕێز زۆر سپاس بۆ ئێوەش کە تا ئێرە بینەری پرۆگرامی بە کوردی بوون تا پرۆگرامی داهاتوو بەخواتان ئەسپێرم هەر بەختەوەر بن